ڕژێ مابعس دەست و دارێنوان بچەتەیەنوان لە ناو کوردستانێ ڕانەوەستیان ببێ ڕەحمانەترین و هوڤانەترین لە دژی بارزانیان یاژ دەست هاتکردن. لەوێ دەرێ 31/1980 چ چێبوو؟ لە هەمبەری بارزانیان هوڤانەترین کریار هاتنە ئەنجامدان. 8,000 بارزانی بە چەند قوناغان هەموو هاتنە زیندە چاڵکردن و لێ دەشت و بیابانێن عەرعەر هاتنە زیندە چاڵکردن. حتا ڕۆژە ئەڤروکەژی ji 8,000 بارزانیان تەنێ ڕووفاتن بقاسی 700 بارزانیان هاتنە vەگەڕاندن و لە هەمبێزە ئاخا شرینە وڵات هاتنە vەشارتن. برینە کوورا ساڵە 1983 حتا ئەڤروکە نەهاتیە دەرمانکردن. برین هەرکو دچیت کوورتر دەبیت بێ دەرمانتر دەبیت. لێ دیسا بەرخودانا ملەتێ مە ji بۆ ئازادیێ دیسان لە هەمبەری دوژمن بەهێزتر دەبیت. لەوێ دەرێ ساڵە ئەم بەحث بکەین ساڵە 2005 503 ڕووفاتên بارزانیان هاتنە vەگەڕاندن ji بیابانên hişkên عێراقê. پاشی ساڵە 2014 دیسا ڕوژێخ و نو کرەوە لە هەمبەری ملەتێ مە ئێش و ژان دیسان سەرهەلدانەوە. 93 ڕووفاتên دی ji 8,000 بارزانiyên nêrên enfalkirî û jînosayidkirî û zînde biçalkirî hatine vegeraandin. Sala 2022 ku duh bû hewa dît 100 rûfatên barzaniyan ji bo hembêza welat hatine vegeraandin. Evrûke jî li ser axa şirîn li hemberî çiyayê şirîn hatine veşartin û bi axê hatine spartin. Serok Barzanî gotî rûfat û enfalkirî û jînosaydên bi serê miletê Kurd hatîn tenê ji bê xudaniyê bûn. Lê dîsa bîr û bawera xû ji Ebdüselamê Barzanî û Şêx Ehmed werdigirîn. Miletê me zêndiye û li ser pêya ye.